بۆ خەرجکردنی موچەی مانگی وەزارەتی دارایی عێراق داوایەک لە حکوومەتی هەرێم دەکات. ستاندار هۆکاری دوورخستنەوەی مەسعود حەیدەر و دانانی ڕێباز حەملان ئاشکرا دەکات. ستاندار ئەو ڕێکەوتنە نهێنی ئاشکرا دەکات کە گرژی نێوان مالیکی و سوودانی لێکەوتۆتەوە. بەپێی هەواڵێکی پێگەی بەغدا دلیەوم دوای سەردانەکەی محەممەد شیع سوودانی و گەڕانەوەی بۆ بەغدا، هەنگاوەکان بۆ ناردنی موچەی مانگی فەرمانبەرانی هەرێم خێراتر بووە. لەو چوارچێوەیە وەزارەتی دارایی فیدراڵ داوای لە وەزارەتی دارایی هەرێم کردووە بە زووترین کاتدا هاتی نانەوتی مانگەکانی نۆودا ڕەوانەی بەغدا بکەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بەپێی یاسای بودجا موچەی مانگی فەرمانبەران خەرج بکەن. ئەوە لە کاتێکدایە لە ناوەڕاستی مانگی 11 نزیک دەبینەوە، بەڵام فەرمانبەرانی هەرێم هێشتا موچەی مانگی وەرنەگرتووە. بەغداش حکوومەتی هەرێم بە پابەند نەبوون بە یاسای بودجا تۆمەتبار دەکات کە بووەتە هۆی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم. دوێنێ بڕیاری دوورخستنەوەی مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق چووە بواری جێبەجێکردنەوە و با گوێرەی زانیاریەکانیش پارتی ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری دارایی و ئابووری لە شوێنەکەی دیاری کردووە. هۆکاری دوورخستنەوەی مەسعود حەیدەر پەیوەندیدارە بەو ناڕەزایەتیەی تێیسامی لە ئەدای ناوبراو کە پێی وایە کە کارەکانی خۆی وەک پێویست جێبەجێ ناکات. بۆیە پێشتر لە قۆناغی یەکەمدا دەسەڵاتەکانی لێسەند بووە. ئەم جارەش ناڕەزایەتی خۆی گەیاندە تیمی وەزاری پارتی. تیمی وەزاری پارتیش لە بەغدا بڕیاری دابیگۆڕێت بە ڕێباز حەملان. سەرەڕای ئەوەی لە ماوەی پێشوو بریکاری وەزارەتی دارایی عێراق لای پارتی بووە، بەڵام نەیتوانی وا هیچ ئاسانکاریەک بکات بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە کاتی خۆیدا. دوای ئەوەی نوری مالیکی سەرۆکی وەزیرانی پێشووتری عێراق و سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە فەرمی ڕایگەیان ئەگەر محەممەد شیع سوودانی دەیەوێت بەشداری هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو بکات، دەبێت بەر لە 6 مانگ لە هەڵبژاردن دەست لە پۆستی سەرۆک وەزیران بکشێنێتەوە کە ئەمەش وای کردووە گرژی نێوان سوودانی و مالیکی قوڵتر ببێتەوە. بەپێی زانیاری ستاندەر لە کاتی پێکهێنانی حکوومەتی عێراق، مالیکی لەناو هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی ئەو مەرجەی بەسەر سوودانی سەپاندووە کە ئەگەر بەشداری هەڵبژاردنی داهاتوو بکات، دەبێت بەر لە 6 مانگ پێش هەڵبژاردن دەست لە کار بکشێشێتەوە. لە ئێستادا سوودانی ئامادەکاری دەکات بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ ئەوەی لە خولی داهاتووش وەک سەرۆک وەزیران بمێنێتەوە و بەشێکی لەو سەردانەی بۆ هەرێمی کوردستان کردی. دیتنی لایەنەکان ڕێگە خۆشکردن بۆ ئەو هەنگاوەیە لایەنە کوردستانیەکان ڕازی بکات بۆ ئەوەی لە خولی داهاتووش پشتیوانی بکات.